بینەرانی بەڕێزی NRT ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش من ئامانجێ منم بە خۆشحاڵیەوە لە بەرنامەیەکی نوێی شەن بە دیدارتان شاد دەبینەوە. بەرنامەیەم جارەی شەن سەبارەت بە ڕیکلەم و ڕیکلەمکردن لە هەرێمی کوردستان ئاستی متمانە و سەرنجڕاکێشانی هەم لای کۆمپانیاکان و هەم لای هاوڵاتیانە. ڕیکلام یان بانگەشەی بازرگانی لە هەرێمی کوردستان بۆ چ مەبەستی ئەنجام دەدرێ و چۆن بە ئەنجام دەگەیەنرێت؟ هاوڵاتیان تا چەندە متمانەیان هەیە بۆ ڕیکلەمانەی شەوانە لە شاشەی تیڤیەکانەوە دەیبینن و لە ڕووپەڕی ڕۆژنامەکان دەیخوێننەوە و ئەو ڕیکلەمانەی کە لە نێو شەقام و شوێنە گشتیەکاندا بەرچاویان دەکەیە تا چەندە جێگەی متمانەیانە؟ ئایا ئەو ڕیکلەمانەی لە شەقام و شوێنە گشتیەکان هەڵدەواسرێت بۆ کەرەستەیەک یان بۆ بابەتێک یان بۆ کاندیدێک تا کەی هەڵدەواسرێت و لێ ناکرێتەوە و تا چەندە خزمەتی کردووە بە جوانترکردنی شارەکان؟ ئایا ئەگەر وڵاتی ئێمە باشترین برنج و باشترین ڕۆن و باشترین کاندید و ئەم هەموو باشترینەی تێدایە ئەم هەموو کەموکڕیە چییە کە لە هەرێمی کوردستاندا هەیە؟ ئایا ڕیکلام تەنها و تەنها دەکرێت وەسفی شتەکان کرێت یاخود دەبێت لە پاڵ وەسفی شتەکاندا بنەمای پەروەردەیی و کۆمەڵایەتی و هونەری و چەندین بابەتی دیکەی تێدا بێت کە خزمەت بکات بە ئاستی هوشیاری و سەرنجڕاکێشان و کات بەسەربردنی هاوڵاتیان؟ ئەمانە و چەندین بابەتی دیکە لەم بەرنامەی شەندا دەخەینە ڕوو. ڕیکلام چالەکیەکی ئەعلامیە کارەکات بۆ گەیاندنی زانیاری سەبارەت بە کاڵایەک یان بیرۆکەیەک یان خزمەتگوزاریەک یان کەسایەتیەک کە لە کات و شوێن و ئەو وردەکارێک کە لە ناو ڕیکلامەکەیە هەیە لە واقعا وجودی هەیە. یعنی پێویستە کات ئەو ڕیکلامی کە باسەکرێ گرنگترین بنەمای ئەوەی بێ کە زانیاریەکان ڕاستن. یعنی ئەو شتێک کە باسەکرێت لە واقع ئاشتی وا هەبێت و زیادەڕەویتیان نەکرابێت لەوەی کە هەندێک جار لە زمانی ڕاگەاندنە بە تایبەتی ئەکرێ گەورەکردن یان ئەوەتانەیە بە شێوە لە شێوەکان هەندێک دەستەواژە و هەندێک زانیاری پێشکەش بکرێت کە ئەگەر ڕاستش نەبێ یان ئەوتانە مبالەغەی تیابێت. ڕیکلام لە هەرێمی کوردستانە ینی شتێکی تازەیە، واتە هەرێمی کوردستان لە دوای کرانەوەی بازار و کرانەوەی بەڕووی کۆمپانیەکانی جیهانە و هاتنە ناوەوەی کۆمپانیای زۆر و گرێبەستە بازرگانیەکان پێداویستی واقعی کوردستان و بازاری کوردستان وای کرد کە ڕیکلام ضرورەتێک بێ. بەڵام ڕیکلام لە وڵاتی ئێمە تازەیە، لە ڕووی دروستکردنیەوە تازەیە، لە ڕووی بەکارچوونە کەناڵەکانی تەلەڤیزیۆنەوە بۆ ناو ڕیکلام تازەیە، لە ڕووی کولتورەوە یعنی کۆمەڵێک شت لە ناو کۆمەلگا پێویستە ببێ بە کولتور تێدا. یعنی ئێستا لە وڵاتانی ئەوروپا یعنی بووە بە کولتور کە خەڵکی بە وەڵامدانەوەی ڕیکلامەکان ئەچێ لە بازاڕەکان ناشتومەکەکانە کڕێ. بەڵام کولتوری ڕیکلام، کولتوری وەڵامدانەوە بۆ ڕیکلام لە لای ئێمە تازەیە. ئەمە شتێکە لەوانەیە کە تاوەکو ئێستا ڕەنگە ئێمە بەو شێوازەیە ڕیکلام لە لای ئێمە گرنگی نەبێت. خۆشەویستانم، بەپێی سەرچاوە مێژوویەکان مێژووی ڕیکلام دەگەڕێتەوە بۆ 2000 ساڵ پێش زاین کە لە سەردەمی فیرعەونە کۆنەکاندا کەسێک لەسەر دیوارێک پارچە نووسراوێکی هەڵکۆڵیوە کە تیایدا ڕیکلەم بۆەوە دەکا کە بەندەکەی ون بووە و دەیەوێت لە ڕێم ڕیکلەمەوە داوا لە هاوڵاتیان کە هەر کەسێ بەندەی واتا و کاتە کۆیلەکەی دۆزیەوە بیگەڕێنێتەوە بۆ ئەو شوێنە یان ئەو ناونیشانە و ئەم مێژووە بۆتە سەرەتایەک کە مێژوونووسان باسی دەکەن. لەو ڕۆژەوە تا ئێستا ڕیکلام ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەوە دەچێت و ڕۆژانە زیاتر بە زانستی دەکرێت. لە ئێستادا ڕیکلام دابەشە بێ بۆ چەند جۆرێک، ڕیکلەمی ناو شاشەی تیڤیەکان و ڕۆژنامە و رادیۆکان، بە هەمان شێوە ڕیکلەمی دیوار و شوێنە گشتیەکان. ئێمە دەمانوێت لەم بەرنامەیەدا بەگشتی باز لە جۆرەکانی ڕیکلەم و متمانەی و ئاستی هونەری و سەرنجڕاکێشانی لای هاوڵاتیان بکەین. ڕیکلام پەیوەندیەکە لە نێوان سێ ناوەند،
ناوەندێکیان کە خاوەن کاڵایە، خاوەن فکرەکەیە یا خاوەن خزمەت گوزارێکەیە یان کەسایەتێکەیە کە لە ڕێگەی ئەو ڕیکلامەوە کار بۆەوە کات کە بازنەی بازاڕەکەی فراوانتر بێت و ژمارەی ئەو کەسانەی کە تەماشاکردن یا کڕیارن یان بەکاربەری کاڵاکەی ئەوەن هەوڵەدات لە ڕێگەی ئەوە زیاد بکات. لایەنێکی تری کەناڵی ڕاگەاندنە کە ڕێگەی بەڵاوکردنەوەی ئەو بیر و بۆچوون و ئەو زانیاریان کە سەبارەت بە کاڵایەکە یان بیرۆکەیەکە یان خزمەتگوزارەکە یان هەر شتێکە کە ئەوێ ڕکلایم بۆ بکات، ئەو ناوەندێکە بۆ ئەوەی ئەو پەیامەی لێو بگات و ئەو کەناڵە ئەکرێ بینراو بێ، ئەکرێ بیستراو بێ، ئەکرێ بینراو بیستراو بێت و ئەکرێ ئەلکترۆنی بێت. ئەو ئیشە ئەکات بۆ ئەوەی زامنی بەردەوامبوون بۆ خۆی بکات، یعنی لە ڕێگەی دەستکەوتنی کۆمەڵی ڕکلام لەسەر چەندین بواری جیاجا ئەتوانێت استمرارێت بەخۆی بدات و بتوانێت لە پاڵ ئەو داهاتەی کە دەستی ئەکەوێت بتوانێت بەبێ ئەوەی کە پەنا بەرێ بۆ هیچ لایەکی تر ئیشی خۆی ڕایکات. خاڵی یەکەم دەبێت دەستگای ڕاگەاندنەکان ئاگاداری ئەوە بن ئایا ئەم شمەک و کاڵایە شیاوە بۆ بەکارهێنان یان نەشیاو بۆ بەکارهێنان. بای هێندە شارەزا بێت ئاگادار بێت کە ئەم شمەکە بۆکو باسم کرد هەموو ڕکلامکارە کاتێک کە هەڵدەستێت بە بڵاوکردنەوەی یەشێک بە بڵاوکردنەوەی ڕکلامەکانی لە یەشێک لە دەستگاکانە گرێبەستێکەیە. لەم گرێبەستە بەتابەتی ئەو ڕکلامانەی کە بۆ خواردن بە خواردنی بەکاربەر بەکاردێت پێویستە لە ڕووی تەندروستی و پشتگیریەکی تەندروستی هەبێت کە ئەم بیسەلمێت ئەم خواردنە شیاوە ئەم شوێنە دانەخراوە واتە کۆمەڵێک مەرجی یاسایە بەتایبەتی لە بارودۆخی ئێمەی هەرێمی کوردستانە من ئەوە بە خاڵێکی سەرەکی دەبینم بەتایبەتی بۆ چەشخانەکان، بۆ ئوتێلەکان، بۆ کارگەکانی بەرهەمێنانی خواردن، چ جبس بێت چ ساردی بێ، هەموو ئەو کەرەستانی کە بۆ خواردن بەکاردەهێنرێت. کەواتە نمونەی زۆر زیندوت بەمە لەمە من یەکێک لە کەناڵە ناوخۆیەکان تەمەنەمە لە ماوەیەکی ڕابردوودا بوو، یەکێک لە کەناڵە ناوخۆیەکانی شاری سلێمانی ڕکلامی بۆ بەرهەمێکی خۆماڵی کرد کە بریتی بوو لە شەربەت. لە ساتە وەختی بڵاوکردنەوەی ڕکلامەکەدا کارگەکە داخرابوو بە فەرمانی بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی. لە وڵاتانی پێشکەوتووە ئێستا بۆ بە زانست، یعنی زانستێکە دەستگای مثلەن دەستگای خوێندنی ڕکلام هەیە لە زانکۆکانە وەک بۆ بە زانستێک بۆ بە عیلمێک کە ئەخوێنرێت و چەندین پەیمانگا هەیە بۆ دروستکردنی کەسانێکی ڕکلامکار و زانستی یعنی زانستێکی تایبەتی خۆی هەیە شوێن و ڕێچکەی خۆی گرتووەکو زانستێک لە کوردستانی ئێمان بەهۆی ئەوەی بە تازەی کەوتوین بەسەر شتەکە و لە پێشترەوە ئەم زانستە ضرورەتێک نەبووە لە زانکۆکانە لە پەیمانگاکانە بخوێنرێت. لەبەرەوە وای کردووە کە ئەو خەڵکەیانی ئەو کەسانی کە ڕکلام دروستەکەن وەکو بڵێن ئەگەر بگونجێ بڵێن چوونەتە ئەو قۆناغی کە ئەوان بە تەجاریبی شخصی ئەیان کردواتە نهاتوین سوود لەو زانستە ڕکلامیە وەربگرین کە لە وڵاتانی پێشکەوتووە بە چەندین ساڵ ئەوان گەشتون بەو شتانەی کە زانستین و کە پێویستە بنەمای ڕکلامن و کە پرینسیپی ڕکلامن و کە ڕەگەزی ڕکلامن و کە هۆکاری سەرکەوتنی ڕکلامن. خۆشەویستانم، ڕووماڵی ئەم بەرنامەیشان لە نێو پەیمانگای تەکنیکی سلێمانی جێبەجێ کراوە. ئێوە دەزانن کە گەنجان ئەو چینەن کە هەموو ڕێکخرا و هەموو ناوەند و هەموو کۆمپانیا و تەنانەت هەر پەیامێک هەبێ ڕووی لە گەنجانە. بەبزانین گەنجان چی دەڵێن سەبارەت بە ڕیکلام و ئاستی متمانەی و جوانی و هونەرکاری لە ڕیکلامە و تێبینیەکانیان چیە لەسەر ڕیکلام و تا چەندە تەماشای ڕیکلام دەکەن و سەرنجی دەدەن و جێگەی سەرنجیانە. بفەرموو. هەمووکو ڕاگەاندنکارێک هەمووکو کەسێک کە ڕۆژانە سەرکارت هەیە لەگەڵ ڕیکلام و ئەو بانگەشە بازرگانیانەی دەیبینیت و دەیویستیت و دەیخوێنیتەوە تا چەندە متمانەت بە ڕیکلام هەیە؟ ڕیکلام بنەمایەکی ناساندنی کاڵا و پرۆژە و کۆمپانیەکانە وەک هەموو دامودەزگەکانی تر لە جیهانە لە کوردستانیشە لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە چ بیسترا و بینرا و نووسرا و ڕیکلامکردن یەکێکە لە ژانرە گرنگەکان، بەڵام بەداخەوە تا ئێستا لە کوردستانە ڕیکلامکردن یاسا و ڕێسایەکی خۆی نییە یاخود چاوچێوەیەکی یاسایی نییە بۆ سەرجەم کاڵاکان ئایا کاڵاکان باش بیان خراپێ ڕیکلامکردن بۆ تا دیاردەیە لە دیاردەکان. ئێوەی کچان
دڵنیام ڕۆژانە بەدەیان جۆری ڕێکلەمە بینن لە شاشەی تیڤیەکانەوە لە ڕۆژنامە و لە ڕادیۆکانە گوێبیستێ بن تا چەندە متمانەت بەم ڕێکلامانە هەیە من وەکو خۆم کەم سەیری ڕێکلامەکەم لەبەرەوەی ینی ئەوەنە سیرمان کردووە وانە بۆ شتەکە ینی نزیک نەبووە لە ڕاستیەوە مبارەقی زۆر تیاکراوە بۆ نمونە ئەو ڕێکلامانی لە ناو درامەکانە من کە خۆم سیرەکەم ڕێکلامێکی هەیە ئەیگۆڕم ڕاستی کەناڵەکە گۆڕم لەبەرەوەی زۆر سیقە نەماوە بۆ ڕێکلامانە وەکو چی کە تۆ تووشی ئەم بێمتمانەیە بووی لە چیەوە بۆ نمونە شتێک ئیدعا بۆ برنجێک یان شتێک ئەکا کە ئەیکڕیوانیە ینی هەمووی مبالەغەکردنە زۆرترین ڕێکلام کە ئێستا هەبێت ڕێکلامە بۆ کاڵەکانی ئافرەتە بۆ نمونە لە شاشەی تیڤیەکانەوە بە نمونە وەرگرین تا چەندە ئەم ڕێکلامانە جێگەی متمانەی تۆنیان کە ڕوبەڕوو بوویتەوە بۆ لارزی واقعە وڵی کەمتر ینی لە ڕاستی و نزیکن لەبەرەوەی من خۆم هەندێک ئیدعا بۆ کرێمێک کردووە کڕیمە ینی دەموچاوتی سەقە دەکانی باکسەوە ینی نەک ئەوەی کە ئەو باسیەکانی بە شێوەیەک باسیەکە کە تۆ واز دەکەی زۆر ینی زۆر بەڕاستیە بە زوانیەکە بەکاری هێنی تا چەنە ڕێکلامی ئێمە جێگەی سەرنجی تۆیە خۆی ڕێکلام ئەگەر بەگشتی باسی بکەین هەموو کەناڵە کوردەکان تاوان بینەری هەیە من کەناڵەکە تعدید ناکەم بڵێم بینەری فلان کەناڵم فلان کەناڵە ڕێکلامەکە بەس ئەگەر من حەزەکەم لێرەوە شتێک بڵێم بۆ هەموو کەناڵە کوردەکان نەگار بەتەنها بۆ کەناڵەکەیەوە ئەو ڕێکلامانەی دەیکەن بەڕای من هیچ بنەمایشی یاسایی و هیچ بنەمایشی ئیتیشی ڕۆژنامە نووسیان لەبەر چاو نەکردووە لەبەرەوەی دەبینی ڕێکلام بە خەڵەت تێگەیشتون چۆن تێگەیشتون ڕێکلام تەنها بۆ ئەو بەکاردێنن خۆیان لایەنێکی مادی خۆیان شتێکیان دەستکەوێ گوێ بۆ نادەن بزانن بینەر لە دەستەدان بزانن کۆمەلگا دەشێوێنن بزانن ئەو کاڵای ڕێکلامی بۆ دەکەن تا چەند شانی ئەوەیە کە وەسفی دەکەن ئەو ڕێکلەمانەی لە وڵاتی ئەمە هەیە گرنگ نییە لە شاشەی تیڤیەکان ویان لە ڕۆژنامەکان لە هەر شوێنێکی ترەوە تا چەندە متمانە بە ڕێکلەمە والله ئەگەر بڵێم متمانەی تەواو نییە هەر ناتوانانی قەرار لەسەرەوە بدەی ئەگەر بژڕێ متمانەی تەواو هەیە هەر ناتوانانی قەرار لەسەر بدەی لەبەر ئەوەی ڕێکلام وەک یەکێک لە ژانەرەکانی هەواڵ وەک یەکێک لە ژانەرەکانی ڕاگەاندن کۆمەڵێک یاسا و ئیتیشی خۆی هەیە چەمکێشی گشتگیرە کۆمەڵێک شت هەیە دەبێت لەسەر ئەو بنەمایانە ئیش بۆ ڕێکلام بکەی بەڵام بەداخۆ دەبینین لە کەناڵەکانی ڕاگەاندنی ئێمەدا هەم بیندرا و هەم بیسترا و چاپکرا و سایتە ئەلکترۆنیەکانیش بە جۆرێک ڕێکلام دەکەن بە جۆرێک باز لە ڕێکلام دەکەن و لی دەدوێن و بەرهەمەکانیان بەرهەم دێنن بۆ ڕێکلام دەتوانین بڵێن لایەنداوە لەو ئیتیکە دەتوانین بڵێن هەڵخەڵەتێنە دەتوانین بڵێن بە جۆرێکە یعنی ئەو شتێک کە باسی دەکەن پەردەیەکە و ئەو کە شتەشی کە لە ئەسڵا واقعە بەرجەستەیە پەردەیەشی ترە لە کەناڵەکانە تا ڕادێ سێریەکەم بەس بە شێوەیە گشتی زۆر سێری ناکەم ڕێکلامەکان بۆچی زۆر سەیری ناکەی هەرخۆم تابعی تەلەڤیزیۆن زۆر ناکەم باش ئەی ئەو ڕێکلامانەی کە لە شەقام و شوێنە گشتەکان هەڵواسراون تا چەندە متمانەت پێیانە وڵایی تا ڕادەیەکی کەم هیچ کاتێ ڕوبەڕوویە بوویتەوە شتێک ڕێکلەمی بۆ کرابێت ڕێکلەمێکی جوان و سەرنجڕاکێش و بۆ ئەمە باشە و ئاوا جوانە و ئەوە کە وەختی ڕوبەڕووی بێتەوە بە تایبەتی داشکاندن لە جلوبەرکە دوکان پۆشاکە گەڵای من لە 125 داشکانم کردەوە سێرەکەیەکی تا پۆشاکەکەەوە کراسێک کڕی پێشتر ساری پێشتری $35 بووە ئەچی تۆ بۆ لای $30 پێشتر هەروان نم بۆی لە 125ەکەی چەندی دەشکا مەسەلەن سێرەکەی داشکانەکەوە نیە تەنها ئەوێت دووسان کەسانێکی تربێنەوە بۆم شانە شتومەکەکانیان بکڕنانی ئەمە پێویست ناکا بەجددی لە ڕێکلامات درۆ بکرێت ڕاستە تۆ شتەکان دیمەنەکان بە جوانتر پیشانەی لەوانەیە واقعەکە خۆی ئەمە نەبێ بەڵام هیچ نەبێ بێت تۆ لە نرخەکە ڕاستگۆبی ڕێژەیەکی باش جێگەی سەرنجی خەڵکیە ئاشنابوونی کەسەکانە بە شتەکان کە لە ڕێگای کەناڵە تەلەڤیزیۆنەکانەوە ڕێکلامی بۆکرێت ئەمەش لایەنێکی ئیجابی هەیە بۆ کەسەکان وەکو ئاشنابوون بەو ئامێر و کەرەستانەی کە لە وڵاتانەوەێنە ناوەڕێمی کوردستان ئەی ئەو ڕێکلەمانەی لە شەقامە گشتەکان هەڵواسراون و ئەو قەتعاتانی کە هەڵواسراون پێ دوایە دیمەنی شارەکانی جوان کردویان ناشری وەڵاهی ناشرینی کردووە بە تاکید یعنی شتێکی جوان نییە تۆ لە شوێنێکی گشتیە لافتێکی گەورە هەڵەواسی ڕیکلامەکەی بۆ لایەنێکی ئایا حیزبی بێ ئایا لایەنێکی تایبەت بێ بەڵام ڕیکلامی تەلەڤیزیۆنی
ڕێژەیەکی بڵین باشی سەرنجی خەڵکیشە. ڕکلامە بازرگانیەکان باس بکەین بۆ نمونە تا چەندە سیقەت پێێتی وەختێک لە شاشەی تیڤەکانەوە یان لە ڕۆژنامەیەکەوە کە دەڵێ ئەم دەرمانە بۆ ئەمە باشە ئەمە بۆ ئەوە باشە تا چەندە سیقەت پێێتی. بەڵام مەرجیش نییە و ڕکلامانی کاکرێت لە تەلەڤیزیۆن ینی پڕاوپڕی ئەو شتە بێ کە ڕکلامەکەی بۆ کراوە. بەڕاستی ڕکلام ئەگەر بۆ شتانە بێ کە تۆ بیکڕیت و سوودی هەبێت ئەوە شتێکی باشە، بەڵام ئەگەر وانی کە سوودی نەبێت ئەوە هیچ سینێکی نییە. ئەو ڕکلامانەی کە ئەکرێت لە تیڤەکانی خۆمانەوە بۆ نمونە تا چەندە جێگەی متمانەیە. هەنێکیان باشن بەڵام هەنێکیان نەخێر. ئەوانەی کە باشن چی؟ ئەوانەی کە باشن ئەو شتانەی کە بۆ ناو ماڵ و ئەو شتانی کە بۆ ناو ماڵن سوودی لێبین ئەوانە. ئەی ڕکلەمە هەڵواسراوەکانی شەقامەکان ئەو شتانی کە هەڵەواسرن ئەگەر کاغەز بن دوایی لە عینەکان بەرەو بن و وەکو تەڕ بن و دوایەوە ژینگە ناشین نەکەن و شتێکی ناشینە بەلایانی منە. ئەی تۆدارێت بەڕێ منەوە ڕکلامانە لە 100% ڕاز نین چونکە کاتێ ڕکلام بۆ ئەو شتە ئاکات و ئەچی بەکاری ئەهێنی هیچ جوانە و هەم بەڕایم بێ بەرنامەی تەلەڤیزیۆنەکانی شەو ڕکلامانە وەکو چی وانە چی بووە هیچ کاتێ ڕوبەڕۆیمە بوویتەوە شتێ بەکاربێنی وانە بێ باس نەبێ لە هەندێک شتا بەکارم هێناوانە بوو زیاتر ئەکسوارەتی ئافرەتان یان کەلوپەلیتر ئافرەتان زۆر ینی سەرنجڕاکێش سەیری ناکەم چونکە ئەوەی کە ئەکرێ بەلامەوە زۆر جێگەی متمانە نییە. وەکو چی؟ وەکو ئەوەی کە لە بازاڕە کابراک کە دیعاە بۆ بەرنمەیەکە کا دیعاەک بۆ شتێک کە ئایوا سەرنجڕاکێشیەکە لە بەرچاوی ینی بینەران کاتێک ژەچتە ناو مۆزوعەکەەوە بۆ شێوە نییە. ئەی ڕکلامە بازرگانیەکان ڕکلام بازرگانەکان زۆربەی ئەوە لەبەر ینی مەسایلی شخصی تایبەتی و ئینسانە خۆیەتی. ئیشی هەموو میدیاک ئەوەیە کە سەرەتا لە تێستیەوەتان تا تەواوبوونی کارمەندانی و تا تەواوبوونی کۆمپانیای شکو کەناڵێکی هەر کەناڵێکی فەزایی بە یان لۆکاڵی بە پێویستە کاتێک خۆی دروشمێک هەڵەکە بە ڕازگۆیی بوون بە هەواڵی دروست بە خزمەت گوزاری باشتر کە ئەمیشاڵێ ئەمە بۆ ئێوەین بۆ هەموو شتێکی باشەکەین بۆیەوە و پێویستی ڕکلامەکانی لە ئاستی ئەو دروشمەیە بێ کە هەڵی کردووە چکم کاتێک تۆ ڕکلامەکەی پیشانی منێکی بینەریایی کاتێ سریەکەم لەوانەیە معجب بم بە ڕکلامەکە دیان معجب بم بەو شتی کە بڵاوت کردێتەوە بەیانی چم ئەیکڕم ئەگەر ئەمە کوالیتی باش نەبێ ئەمە خەتای ڕکلام ئەمە خەتای میدیایە کە تۆ پیشانی من ئەی یان نەچیتەوە بەسەر ئەو مۆزوعانەیە کە تۆ پێشترە بووە سیرت کردیان چێکی هەموو شتەکانت کردیان ئینجا ڕکلامێک بۆ من وەک دەڵێن کە بوارێک ڕێک نەخرا هەرکەس لە شوێن خۆیەوە بابەتێک بڵاو دەکاتەوە و پەخشی دەکات لە دەستگاکانی ڕاگەیاندنەوە. جێگەی سەرنج نییە لە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا یەکێک لەو ڕکلەمانەی بڵاو دەکرایەوە ڕکلەم بوو بۆ بەرهەمێک کە لە هەمان کاتدا قەدەغە بوو بە ئەمری ئەنجومەنی وەزیران ئەم پرسیارە پێویستە لە دام و دەستگا پەیوەندیدار و تایبەتەکان بکەین کە ئایا تا چەندە دەستگاکانی ڕاگەیاندن بە تایبەتی ئاگادارن لەو بەرهەمانەی کە بڵاوی دەکەنەوە کە ئایا لە بنەڕەتدا قەدەغەن یاخودنا یان جێگەی سەرنج نییە کە لەو کاتەی کە ڕکلەم بۆ چێشتخانەیەک یا کشەنێکی گشتی دەکرێت دوای کەمتر لە 24 ساعت ئەم شوێنەدا دەخرێت لەبەر پیس و پۆخڵی یان هۆکارێکی دیکە کە پەیوەندی هەیە بەو بوارانە یان بواری تەندروستی. ئەو ڕکلامانی کە بەردەوام با بڵێن حاڵەتێکی نەئاسایی لای تاکەکان دروست دەکەن. بۆ نمونە ئێمە ڕکلام دەبینین لە هەندێک لە کەناڵەکانی ڕاگەیاندندا سێ دەکەن بۆ کارگەیەکی بەرهەمهێنانە بۆ شمەچێکە بۆ کاڵایەکە ئێمە ڕکلامەکە لە ڕێگەی دەستگاکەوە بین بەڵام لە هەمان کاتە دەبین کارگەکە داخراوە ئەمە خاڵێکی دیارە. یان هەندێک ڕکلامە بینین بۆ شمەچێک بۆ کاڵایەک ماوەکەی نزیک بەسەرچوونە. من نمونەیەکی زۆر سادە دەیەمێت لە ماوەی ڕابردوودا چوومە یەکێک لە سوپەرمارکێتەکانی ئەم شارە شمەچێکم کڕی بە پێی بەروارەکەی ماوەی بەسەرچوونی مابووی بەڵام کە بەکارم هێنا بەسەر چوو بوو یان شمەکەکە لە خۆی لە خۆیان بەسەر چوو هۆکارەکەی بۆ چی ئەگەڕێتەوە بۆ شروعی تەخزین مەرجەکانی هەڵگرتن ئەگەڕێتەوە. ئایا ئێمە ئەو ڕکلامانەی کە دەیبینین لە شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە لە ڕێگەی ڕۆژنامەکانەوە یان لە ڕێگەی گۆڤارەکانەوە هەموو ئەو دەستگانەی کە ئێمە ڕکلامەکانی لێ وەرەگرین ئایا ئەو ڕکلامانە تا چەند بەدواداچوونی بۆگرێت ئەم بۆ ئەم شمەکە شیاوە یان نەشیاوە
یار نمونەیەکی کرد بەمە یەکێک لەو ڕکلامانەی کە لەم چەند هەفتەی ڕابردووە بڵاوکرا بۆ یەکێک لە یەکەکانی نیشتەجێ بوون ئەو ماوەی کە تەرخان کرابوو بۆ با بڵێن بەشداریکردنی هاوڵاتیان کە بە داشکانێکە بە ڕێژەیەکی دیاریکراو فترەیەک بۆ نمونەڵە تا سیویەکیدا بەڵام لە مانگ 11 هەمان ڕکلام بە هەمان دەق بە هەمان شێواز ئەدرێتەوە بە هاوڵاتی جار تەسەورێک لای کەسی بەرامبەر دروستە بێت نەک هەر لێرە لە شوێنی ترش کە ئەو بڕگە ڕکلامیانە کارەکەن بۆ گەورەکردن و بۆ ئەوەی کە ڕتوش و کۆمەڵێ ئارایشتی ئەو کاڵاو ئەو خزمەت گوزاران بکەن زۆرجار ئەو تهمەیە بەسەر ئەو ڕکلامانە یعنی خراوەتە پاڵی و زۆرجارش ڕاستە لەبەرەوەی زۆرجار ئەبینین ئەو خزمەت گوزاریانەی کە باسەکرێ یان ئەو کاڵایی کە باسەکرێ لە حەقەتەوە نییە و زۆرجار ئەو قسانەی کە ئەکرێت لەوانەی خەڵکێکی سادەش بزانێکەوە نییە نمونە ئەهێنمەوە هەندێک جار ڕکلام ئەکرێ بۆ خواردنەوەیەک کە ئەو خواردنەوەیە کاریگەری هەیە لەسەر پێستی دەموچاو لەسەر جوانکردنی دەموچاو لەسەر چارەسەرکردنی بەردی گورچیلە لەسەر چارەسەرکردنی ڕیخۆڵە و کۆمەڵەشتی تر خۆشی نرخەکەی بە 1000 دینارە ئەگەر بێت و تۆ یعنی ئەو کەسێکی سادەش بیری لێ بکەیتەوە لەوانەیە ئەو قسانە ینی نەتەجێ بڕوات زۆر جار ئەو حاڵەتانە ئەکرێ و زۆر جارش مەسلەی ڕکلام پاش ماوەیەک دەرکەوتووە کە ئەو ڕکلام و ئەو قسانەی کە کراوە سەبارەت بە با بڵین کۆمەڵگەیەکی سەکەنی جەماعێکی سەکەنی کە لە هەموو لایەنەکان زانیاری خراوەتە ڕوو کە ئەمە لە هەموو ڕێکەوە متەکامیلە و هیچ کێشێکی نییە و بەڵام دوای وا دەرنەچووە ئەو ڕکلەمانەی کە دەیبینی تا چەندە جێگەی سەرنجی تۆیە یان سەرنجە ڕاکێشە تا ڕادەیەکەنێ لە ڕکلامەکان سەر ڕاکێشن لە چ بوارێکا زیاتر ڕکلامەکانی گەیاندن بە تایبەت ڕکلامەکانی هۆکارەکانی پەیوەندی هۆکارەکانی پەیوەندیکردن لە بینراوە یان لە تەلەڤیزۆنە یان لە ڕادیۆیان زیاتر لە بینراوە لە تەلەڤیزۆنە هیچ کاتێ بووە لە شەقامێ یان لە شوێنێکی گشتیا بڕێی ڕکلەمە سەرنجە ڕاکێشە بۆستی بە دیارە بخوێنیتەوە بەڵێ چی ئەو ڕکلەمانەی بە تایبەتی هەڵواسراوەکان ئەو هەڵواسراوانەی کە ڕێکلامەکەن بۆ بەش ڕاگەیاندنەکان بە تایبەتی ئەمری پەیوەندیکردن بۆ قەتە ئەنتەرنێتەکان کۆمەڵێک ڕکلامی باشە چونکە ئەوانە ڕکلامی واگەن سرنجە ڕاکێشەکە بۆ خێراترین مەبەستی پەیوەندیکردنەکە بۆ ئاسانتر ئەکەوێت لەسەر هاوڵاتیان لە ڕووی مادیەوە بەشێکی تر لە ڕێکلامەکان ڕێکلامی سەر شەقامەکانە پێ دوایە ڕێکلەمی سەر شەقامەکانی ئێمە ئەوەندەی دیمەنی شارەکانی ناشین کردووە جوانی کردووە بەڕاستی زۆر شارەکانی تێکیاوانی سیرەکەی بەسەر شەقامێکە ڕۆی هەمووی پۆستەری بە تایبەتی لایەنە حزبیەکان یان کاندیدێک کە خۆی هەڵاوتووە بۆ لە کاتی هەڵبژاردنەکانە بە تایبەتی سیرێکی ئەوەنەی ڕسم و پۆستەر پێوە ینی دیمەنی زۆر ناشین کردوی شارەکە کە سیرەکان هێر لە خۆتەوە هەست بە ناشرین شارەکەکەی هیچ کاتێ بووە پۆستەرێ یان ڕێکلەمی سەر شەقامێ ئەوەندە ڕاتکێشێ بۆستی بە دیارەوە بخوێنیتەوە یان مەرجەکانی بخوێنی وڵی بەڕاستیەوە نەخوێنمانەتەوە بێزار بوون لێ ئەوەنە ئەیبینی چ ڕێکلامە جێگەی سەرنجی تۆ بۆ تاکو ئێستا وڵی ینی وەکو ئەوەی کە جێگای سەرنج بێ لە ڕاستیەوە نزیک نەبووە سەیریەکەم بەس هەندێک کات جێگەی پێکەنینن تۆ جۆرە جێڵێک بەکارێنی ئەگەر ڕێکلەمە بینی لە کەناڵێکەوە جێڵێکی ترە پێڵێ باشترە متمانەی پێگەی نەخێر ئەی چۆن ئەزانیشتی باش کامێ و خراپ کامێ وڵی تر ئەبێ ئەوە کەوتوتە سەر ئینسانەکە خۆی ئەبێ لەم وڵاتە ئەبێ دوو سێژار شت بەکاربێنی ئەوسا بۆ تاقیە بێت و ینی تا ڕاستەیە وانە واتە ئەزمون ئێمە خەڵکی ئێمە لە ڕێ ئەزمونەوە شتەکان فێرە بێ بەڵێ زۆر ڕاستە لە ڕێ ئەزمونەوە ئەزیزانم مادەم ڕێکلەم زانستە و بەشێکە لە کاری ڕاگەیاندن بێگومان یاسا و ڕێسای تایبەت بەخۆی هەیە بەڵام ئایا تا چەندە لە هەرێمی کوردستان ڕێکلەمەکان پابەندن بە یاسا و ڕێساکانەوە یان لە سەرەتا و لە بنەڕەتدا یاسایەک هەیە لە هەرێمی کوردستان بۆ ڕێخستنی کاری ڕێکلامکردن یاسای ڕێکلام کە لە هەرێمی کوردستانە بوونی نییە بۆ ڕێخستنی کاری ڕێکلامکردن لە هەرێمی کوردستانە ئەوە بە بۆچوونی خۆم وەکو کەسێکی پسپۆر لە بایە ڕێکلامە و شارەزە
ئەوەی کە دەبینم تا ئێستا لە نتیجەی بەدواداچوونم هەم بۆ لە کاتی ئەنجامدانی توێژینەوەی زانستیم بۆ بواری ماستەر هەم لە بۆ کاتی دکتۆراکەشم تاقیبێکی بەدواداچوونێکی زیادم کردووە هەم لە ڕێگەی وەزارەتەوە هەم لە ڕێگەی ژووری بازرگانیەوە هەم لە بابڵن لایەنە پەیوەندیدارەکەون تا ئێستا یەکەم خاڵ کە پێویستە بۆ ڕێخستنی کاری ڕکلام هەبێ بریتە لە ئاسا لە هەرێمی کوردستان نابوونی نییە. بە ڕێژەیەکی زۆر لە ڕیکلامەکان بەدەرە لە چوارچێوەی یاسایی و یاخود ڕەچاوکردنی سایکۆلۆژیتی خەڵک. بەشێکی زۆر لە شوێنە گشتیەکانی شوێنی ڕۆیشتنیشن تەنانەت بە ڕیکلام پڕکراونەتەوە. ئەوە بۆ خۆیەوە بنەمایەکی یاساینە بۆ نمونە لە هەموو وڵاتەکە لە هەر شوێنە کاتوە بۆ ماوەیەک ڕیکلام کاتێکی مەحدودەیە ڕیکلامەکرێت تا ئەو ماوە دوای ماوەکە مەفروزە ئەو کەسەی کە ڕیکلامەکە داکتەوە بڕۆ لێ کاتەوە چونکە ئەمە ئەگەر ئەوە نەبێت ئەبێت زیاتر احترامە ئەبێ بە فەوزا ئەبێ بە زبڵدان تۆ یەکێک ڕیکلامدانێ پاشمە کۆنە بێ پیسە سیمای شار ناشرینەکە ئەبێ پێداچوونەوەکی جدی بە تایبەتی لایەنی دەسڵاتدار تا ئێساتە غافڵە لەم مەوزوعات چونکە تەماشاکە دی ڕیکلامی بنوونە بۆ هەڵبژاردنەکان لە 2005ەوە ڕسمی وکان دیدانە بە شوێنەکانەوەیە. تا چەندە ئەو ڕیکلەمانەی هەڵواستراون خزمەتی جوانی شارەکانی کردووە خزمەتیان گرتووە لە سەد بە تایبەتی شاری ساڵەکە شتێکی زۆر جوانە بە جدی و سکرینانە دانراون نەک لێرە لە هەموو دنیا ئەم شتە باوە سکرین بە بینایەکی 35 قاتەوەیە سەرەکە ڕیکلامێکی جوان نوع فۆتۆ ئەنواع چۆنە ڕنگ تەکەڵاو کرەوە ڕیکلامێکی جوان پیشانی تۆیە ئەگەر نەشی کڕی تۆ هەر ئالودەیت بۆی کە سێریکە هیچ نەبێ هەستێکی جوان تایاتێ کات سێریەکە و هەم نمایشێکی جوانیشە بۆ ئەو خەڵکی لە سەردانی و شوانەکە واتە تەوێت ڕیکلام بەم شێوەیە ڕێکخرێ ڕیکلام نەک بوو ڕیکلام بە هەموو شێوەیە توانی ڕێکی خەی من لەوانەیە جوانە زۆر زۆر بەلای منەوە پەسەندە. ئایا ڕیکلام لە هەرێمی کوردستان تا چەند دەتوانیوێتی هاوکار بێت لە بەخشینی سیمایەکی جوان بە شەقام و شوێنە گشتیەکان بۆ نمونە کاندید هەیە لە ساڵی 2005ەوە لە هەڵبژاردنەکانە دەرچووە و دوای ئەوە وازی لە پەرلەمان هێناوە و چەندین پۆستی دیکەی وەرگرتووە تاکو ئێستا وێنەی بەسەر دیوارەکانەوە هەرماوە. ئایا ئەمە ڕیکلەمە یان شوێنەوار و هەڵکۆڵراوی دێرینە و بۆ ئەبەت بەسەر دیوارەکانەوە دەمێنێتەوە؟ ئەمە پرسیارێکە پێویستە شارەوانی و لایەنە پەیوەندیدارەکان وەڵامی بدەنەوە. سامان هەیە لە سەرۆکاتی شارەوان سلێمانیکەوە بڕەکەی 600,000 دینار غەرامەیە. ئێمە زۆر جار ئەگەر ئەو هاوڵاتیە بڵین هەڵ نەسا ئەو ئینزارێکینکەوە ئەو ڕکلامە لێ بکاتەوە ئەگەر لەو ماوەیە لی نەکردەوە ئەو خۆمان هەڵەستین بە لێکردنەوەی و تێچوونی ئەو لێکردنەوە ئەو کارە ئەخێن ئەستۆی ئەو کەسێکەوە ڕکلامەکەی بڵاوکرێتەوە. ئەمە هەموو کاندید و حیزب و لافیتە و ڕیکلامە حیزبەکانی ژەگرێتەوە یان هەر تەنها شتی پیشەسازی و بازرگانی؟ دیارە سەبارەت بە کاندید و حیزبەکان لەو ماوەی پێشودا لە یادی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئەگەر خۆتان سەرشتان نابێ شەقامەکانیان ڕازان بووە بە ئاڵا و بە دوورشمی خۆیان بەس خۆشبەختانە هەم یەکێتی نیشتیمانی و هەم پارتی دیموکراتی کوردستان لەسەردا دوای دوو ڕۆژ لە تەواوبوونی یادەکەیان خۆیان هەستاون بەلێکردنەوەی ئەو دوورشم و ئاڵانی کە بە شەقامەکانە بڵایان کردبووە هەروەی سەرۆکاتی شارەوانی سلێمانی سوپاسنامەی ئاڕاستەی هەردوو حیزب کرد هەم یەکێتی نیشتیمانی و هەم پارتی دیموکراتیەکان کەوا هەستاون بەلێکردنەوەی ئەم دوورشم و ئاڵانە کە لەسەر شەقامەکان بووە. سەبارەت بە کاندیدەکانیش ئێمە لە هەڵبژاردنەکانی پێشووشە داوامان لێکردن بە کتابی ڕسمی پێماوەتون کەوا ئەبێت لە دوای تەواوبوونی ماوەی ڕکلامکردن ئەبێ هەستن بە لێکردنەوەی ئەم وێنانە. بەڵام ئێمە داوامان ئەوەی هەموو جارێکش دووبات مەگرێتەوە کە نابێ وێنە یاخود دوورشم بە شێوەی کەتیرە بنووسێ بە دیوارەوە دیارە ئەگەر بە تیب بێ بە شتێبێکەوە لێکردنەوەی ئاسان بێواتە نەبێتە هۆی پیسبوونی دیوار بێ یا محەتەی پاس بێ یاخود ئامود بێ کە ئێمە زۆر جار ئەوە جەختمان لەو کڕوەکەوە نابێ ئامودی ناو شەقامەکان بە هیچ شێوەیەک ڕکلامی پێوە هەواسرێت. تەماشاکەی تایسە هەر پێوێتی بەڵام بۆ داوتان زۆر بەپەلەنەوە بەڵام کاتێک تااقەتی لێکردنویانێ ئەمە هەمووی سیمای شارەکەی ناشرین کردووە. واتە ڕکلام بەدەر لەوەی کە ئەرکێکی پەروەردەیی ئەرکێکی زانستی هەری بەخشینی زانیاریە ئەرکێکی ئەخلاقیەتی کیشە زۆر بەتەئەکید بەتەئەکید کۆمپانیاکانی ئێمە یان وەک تۆڵەی کاندیدەکانی ئێمە و لە هەموو بارەکانە سیاسی هوەری تا چەندە ڕەچاوی ویان کردووە ڕەچاویان ئەو شێوازیان گرێتە بەربەس سەرەتا تا ڕکلامەکەکەن ئەوان پێویستیان بەوەیە کە خۆیان بناسن بەڵام تر دوای بیر لەوە ناکەن و ئاگوێ لەوە ناکەن سەری ئەو خەڵکە ناکە سبینێ وادەکەی تەواو بێ بۆ نمونە یادکردنەوەی حیزبیەک
نارکردنەوەی حیزبێک هەموو شەقامەکانی شاریان هەموو شوێنەکان بەعەلەمی ئەو لایەناڵەواسرێت کەچی دوای بۆنەکە تەواوە بێ دوای بۆنەکە تەواو بێ تەماشاکەی هەر عەلەمەکەی پێوەیە هەر دە ڕۆژ دوای ئەوە 20 ڕۆژ مانگێ 2 مانگ ساڵی بفرە بارێ بانان بە کەچی دوایەکە ئەپڕێ حەبلەکە بە ناو شارە هینیە ئەوە دیمەنێکی زۆر ناشنەوە ئەبێ لێپرسینەوە ئەبێ یاسا ڕێکخرێت. ئەم بەرنامەیە نایەوێت لە بەهای ڕیکلەم و بانگەشەی بازرگانی یان تەنانەت بانگەشەکانی دیکەش کەم کاتەوە و ئێمە بەرچاوڕوونین کە ڕیکلام گرنگی و بایەخی خۆی هەیە و زانستێکە لە پاڵیشیا هۆکارێکی گرنگە هەم بۆ فێرکردن و هەم بۆ پەروەردە و هەم بۆ بەخشینی زانیاری لەسەر دوا تەکنۆلۆژیا و دوا داهێنان لە جیهاندا. بەڵام دەڵێن ئەم بوارەش وەک سەرجەم بوارەکانی دیکە پێویستی بەڕێخستن و پێویستی بە یاسا و ڕێسای تایبەت بەخۆی هەیە چونکە بیرمان نەچێت ئێستا بەشێکی زۆر لە دام و دەستگاکان بە تایبەت دەستگاکانی ڕاگەیاندن لەسەر ڕیکلەم دەژین. کەناڵەکانی ڕاگەیاندن بەرنامەکانیان لەو ئاسایانیە کە بینەر کاتێک تەرخان بکە بۆ بینینی ڕیکلامەکان کە پیشانە درێت لە ڕێگەی کەناڵەکانەوە و هەم هاوڵاتیانیش تاکو ئێستا ڕۆشنبیریەکی گشتیان نێ لەسەر مەسلەی ڕیکلامکردن یاخود ئەو ڕیکلامانی کە پیشان درێ بەشێکی زۆر لە هاوڵاتیان پیان وایە مەسەلەن کۆمپانیای یاخود دامودەستگای یاخود شوێنە لە شوێنەکان کە ڕیکلام بۆ کاڵاکەیەکا دیارە کاڵاکەی سرف نابێت یاخود ئاسی کڕینی نزمە بۆیە ڕیکلامی بۆ وەکات. گەر تۆ کۆمپانیایکی گەورەت هەبێت ڕیکلامەکەی بەتاکید ڕیکلامێکێکە لە بنەماکانی ناساندنی کاڵاکان بە هاوڵاتیان. ئەو پارەی کە لە ڕیکلامی ئەمە خەرچەکرێت پێ دوایە ئەو پارەیە دەرەهێنێتەوە زۆربوونی بەکاربەرەکەی چۆنێتی کوالیتی ڕیکلامکردنەکە پێم وایە کاریگەری هەیە لەسەر پەیداکردنی مشتری بۆ کاڵاکە بۆیە ئەگەر بە کوالیتیکی بەرز ڕیکلام بکرێت لە کەناڵەکانی ڕاگەیاندنە پێم وایە چەند بەرامبەر ئەو باقیە دەڕێنێتەوە. تا چەندە لە نێو بڕگە بۆ نمونە دراماکانە لە نێو بەرنامەکانە تا چەندە ئەو ڕیکلەمانەی لە نێوانیایەتی جێگەی سەرنجی تۆی وەک خودی بەرنامەکە خۆیان خودی دراماکە خۆی جێگای سەرنج بە حەقت ناسینی بەڵام بەداخەوە کەمێک مبالەغەی تیاکرێت ئەوەی ئەوترێت وایە بەڵام بەچاو ئەبینرێت کاتێک لە واقعی بینی وا ناگەێنێت. من بۆ نمونە باسی ئینێکەکان ئەو پرۆژەیەکی گەشتیاری بۆ نمونە وایە کاتێک ئەچی لە واقعەوەی بینی یان باسی دروستکردنی شوقەکانەکەن شوقەیەکی وا و شوقەیەکی وا و کاتێک ئەچی سەیرەکەی ئەبینی بەخۆیەوە بەو کوالێتیە نییە کە ئەو باسکرێت و بە هەشتێک دروستە کاتێک ئەچیت سەیرێن بە هەشتەکەی کەچی وەهم بووە هەر بە ڕیکلام بۆ مبالەغەی تێکراوە کە سەیری درامامە کرد کە سەیرەکەی ناوبڕێک هەیە یان لە بەرنمەیەکە ناوبڕێک ئێڵێ ناوبڕێکی کورتویە وڵاتان ئەزانی کە ڕیکلام من خۆم بەجێهێڵم یان ئەی گۆڕمۆ کەناڵە بۆچی لەبەرەوەی سیقە نەماوە بە ڕیکلام ینی بەداخۆ لە کۆمەڵگەمە ئەوە مبالەغەکردنی تیا ینی بێزارە بیرە. ئەگەر تۆ کۆمپانیایەک تەبێ بۆ نمونە خشڵ و با بڵێنەوە پێداویستیانەیەک سواراتە ژنانە بفرۆشی ڕیکلامی بۆکەی لە ڕاگەاندنە بۆ لەبەرەوە نازانم ڕیکلامکردن ئێستا لایەمە جێگەی سیقە نییە. ڕیکلام هەندێک کەس وەک پشوو یان وەکو دەرفەتی نێوان بەرنامە زانستیەکان بەرنامە کۆمەڵایەتیەکان یان دراماکان تەماشایەکەن تۆ چۆن لە کاتی ڕیکلەمەکانە تۆ چی؟ وەڵاهی منی ژوام یعنی کاتێک تۆ سەیری موسەسەلەیەکەکەی سەیری بەرنمەیەک دەکەی دەڵی ڕێکلام خۆی لە ئەساسدا ڕێکلام کاتێکی دیاریکراوی هەیە چۆن ماوەیەکی منداڵان لە کاتێکی دیاریکراوە ئەو کەسێک کە سەیری دەکا منداڵە دەبێت لە سەرەتای دەستپێکردنی شەودا بێ معقول نییە ئێستا تۆ بەرنمەیەکی منداڵان 12 شەو پێشکەش بکە یعنی من ڕێکلامم بینیوە زنجیرەیەکی دۆبلاشکراوە سعاتی 8 شەو دابەزیوە هەمان زنجیرە دووبارە کراتەوە لە یەکی شەو لە 12 هەمان ڕێکلامی یعنی دووبارە کراوەتەوە واتە کاتەکانی ڕێکلام کاتێکی ڕێکخراوی نییە و لە کاتێکیش ینی ئەمڕۆ خەڵک لەبەرەوەی ڕێکلامەکان ئەوەندە بێتامیەشی پێوە دیارە ئەوەندە دووبارە بوونەوەیەکی دیارە بۆ منە بۆ جۆرێکی کاڵا
لە زۆرێکی کەناڵە ڕاگەاندنەکان ڕێکلامی بۆ دەکرێت لە هەر شوێنێکیش تەسەور دەکەم جۆرێکی کوالێتی بەرزتر باز دەکرێت هەمان جۆری برنج لە کەناڵێکە کوالێتێکە لە کەناڵێک تر کوالێتی تری هەیە یعنی ئەوەیە جیاوازیەکان. بێگومان ڕیکلام ئیتیک و ئەخلاقیاتی تایبەت بەخۆی هەیە کە پێویستە سەرجەمدام و دەستگاکان بە دەستگاکانی ڕاگەیانیشتەوە پابند بن پێوەی و پەیوەست بن بۆ بنەما ئیتیشانەی کە لە ناو ڕیکلامەکەدا و لە تێکستەکەیدا هەیە. لە ماوەی ڕابردوودا بەشێکی زۆر لە ئێمە بینەری ڕیکلامێ بووین کە دەڵێ سەر لە خۆت مەشێوێنە تەنها ئەو شتە بەکاربێنە. من لە ئێوە دەپرسم ئایا خاوەنی ئەم دەستگایە یان ئەم کۆمپانیایە بیری چۆتەوە کە ئەوانەی کە ئەم بەرهەمانەی ئەم بەکار نایێنن سەر لێ شێواون؟ کێشە هەیە لە مەسلەی ئەو درامانیەوە دروستێکن زۆر جار بۆ ئەوەی کە بیرۆکێک لاشیرینکەن یان کاڵایەکت لاشیرینکەن. زۆر جار دەبینی بیرۆکەی هەندێک جار مناڵانەیە یان هەندێک جار ینی بۆ ئەو کاڵایە گونجاو نییە یان ئەبینی فکرەکە بەسەر یەکەوە فکرێکی زۆر سادەیە و لەوانەیە نەتوانێت ئەو کاریگەری کە چاوەڕوان کراوە لەلایەن خاوەن کاڵاکە و هەتا لەلایەن بینەریشە لەوانێ جێبەجێ نەکات. هیچ بازرگانێک بەبێ ڕیکلام ناکرێت و ئەشتوانی بڵێ لە خودی خۆشیە سەرچاوەیەکی داراییە. بۆ نمونە لە ساڵی 2012 465 بیلیۆن دۆلار لە جیهانە خرج کراوە بۆ ڕیکلام. کەواتە ڕیکلام سەرچاوەیەکی داراییە. بەڵام کەی ئەبێ بە سەرچاوەیەکی دارایی لە هەمان کاتە یەک شت هەیە لە ڕیکلامە لای خۆمان چۆن ئەڵێ هینێکە سەرێکی دووڕمە نازان وەکوڵە ڕمێکی دووسەرە ئەڵێ ڕیکلام چەندێک ئەتوانێت قازانجێکی زۆر بۆ تۆ بێنێ بۆ یشتومەکەکەت بناسیێنێ ئەگەر وریان نەبیت سەرچاوی لە هەمان کاتە ئەتوانێت ئیفلاس بکە. چەندین شەریکات هەیە لە جیهانە بەهۆی ڕیکلامەوە کە ڕیکلامێکی هەڵی بۆ کراوە یا ڕیکلامێکی نازانستی بۆ کراوە چونکە پارەی تێچوونی ڕیکلام ڕەنگە لای ئێمە زۆر کەم بێ بەڵام وڵاتانی جیهانی یعنی جاری وا هەیە پارەیەکی خەیاڵی ئەدات بۆ شەریکەیەکی کە تا ئەناسێت کاتی ئەزانێ ڕیکلامەکە وەڵامی نەبوو ئەو پارە خەیاڵی وای لێ ئەکات چەندین شەریکات و چەندین بازرگان هەیە لە دنیا بەهۆی ڕیکلام و ئیفلاسی کردووە. ئەگەر بە شێوازێکی ناڕاستەخۆ نەبمە بەکاربەری ئەم هێڵە کەواتە من سەر لە شێوام سەر لێ شێواویش کۆمەڵک دەستەواژە و کۆمەڵک تێگەیشتنی کە کۆمەڵک چەمچیکەی بە دوای خۆیانێنێ کەواتە من لێرەدا وەکو هاوڵاتیەک مافی سکاڵاکردنم هەیە مافی قەرەبووکردنەوەم هەیە بەڵام لە هەرێمی کوردستانە ئەوە نیە تێشپەڕی کەسش قسەی لەسەر نەکرد کەواتە نەبوونی یاسایەک وا ئەکات لە لای ئێمە هاوڵاتی زەرەربەن دەبێت بەبێەوەی کەس بەدوایە بچێت کەس پاداشتی بکات. ئەو کەسانە بێ خۆیان ینی ئەگەر ڕیکلام بۆ شتەکان ئەگەر وان نەبێت باشتر ڕیکلامی بۆ نەکەن ئەگەر تا ئەو ڕادێشتەکانیان باش نەبێت باشتر ڕیکلامی بۆ نەکەن. ئەی پێ دوایە هەمان ئەمانەت هەمان بەرپرسیارەتیەکەوێتە سەر و کەناڵەکانی ڕاگەانیش لە بڵاوکردنەوەی شتێکا کە تای چونکە ئەوانش متمانە لە دەستدەن. تۆ ئەگەر ڕیکلامێ بینی لە کەناڵێک وا نەبێت چاک نەبێت یعنی کەناڵەکەشی پێ ناشی نەبێ بەڕای من. باش چی بکرێ بۆ ڕیکلام باشکردن ڕیکلام ببێتە جێگەی متمانەی هاوڵاتی؟ وڵی ڕیکلام ئەگەر بۆی بکرێت یعنی شتەکە باش بێت ئەنجا ڕیکلامی بۆ بکرێت واتە بێت دەستگاکانی ڕاگەاندن بە دوواداچوون بۆ باشی و خراپی. ئەگەر ئەو کەلوپەلانە باش نەبێت ڕیکلامی بۆ نەکەم بڵێ لە 100% ئەو نێ لە 100% ئەو نەڕاستە. ئەو کاتانەی کە لە نێو بەرنمەیەەکە یان درامایەکە ڕیکلەمەکات ئەو ماوەیە تۆ چیەکەی؟ وڵا هەڵەسی مەلایشێکی ترەوە هەڵەسی مەلایشی ماڵە. واتە ڕیکلام جێگەی سەرنج نییە؟ نە. بۆچی؟ ئاخر وانە شتەوەی کە ڕیکلامی بۆ ئەکەن وانە ڕاز نییە. یعنی بەشێکی زۆریان یان بەشێکی زۆریان هەمویانە بەشێکی زۆریان وانە. بۆ ئەوەی کاڵایەک ساخکەنەوە وامان لێ ئەکەن هەندێک خۆی زۆر تەندروست بەجێ بێڵین وەکو وەرزش یعنی هەندێک جار ڕیکلام هەیە بە تۆ ئەڵێ وەرزش مەکە حەپێک بخۆ بۆ ئەوەی کێشت داگریت کێشت کەم بکەیتەوە ئەمەی چێکە لەو کارە ساتانەی کە لەوانەیە وێنەی نەبێت لە دنیاە کە ڕیکلامە کرێ کە
بە تۆ ئەڵێ کێشی زیادت هەیە کێشەی ئەو تەندروستیت هەیە ئامێرێکت پێ ئەڵێم ئامێرە بەکاربێنە بەکارهێنانی ئامێرەکە ئاسانترە لە ئامێرەکانی تر بۆ نمونە ئاسان هەڵەگیرێ و لە هەموو شوێنێک توانی بەکاربێنێ وکو لە هەندێک کەناڵی ڕاگەاندن هەیە یان هەندێک جار لە ڕێگەی ڕیکلامەکەەوە هەوڵەدات خویەکی خراپت پێتەرکات مثلەن جگەرەکێشانت پێتەرکات ناڵێکی هەواڵ لە هەر شتێک دوو جار ناڕاستی پێوە بینرا سێم جار ئێسا الحەمدولله هاوڵاتی ئەمە وەعی بوون و شار بوونەتەوە هەر یەک جار ئەخەڵەتیان بۆ دووەم جار و بۆ سێم جار وەکو جاران نییە هەر ئیسانە جارێکیکە وەشار بوونەتەوە ڕێگەڵێ من ئەزانم لەکیەوە ئەکرێت چونکە خەڵەتاندنا بۆیە بۆ لەسەر ئەو تەلەڤیزیۆنە لەسەر ئەو کەناڵی بیستراوە یان ئەو کەناڵی نووسراوە من ڕۆژنامەکان دیعایەک بۆ ڕیکلامێک بۆ کۆمپانیاکەکەن کاتێک سیرەکەی تەماشاکەی دوای هەفتەیەک بە دوواداچوونەکەی تەماشاکەی وێنێ دووەم جار سری ئەو ڕۆژنامەکەی ئەزانیت تۆزە کەمێک ناڕاستیتە بۆیە ئەوە ناچی بە دەوری ئەوە سێقە پێ نامێنێ هەیبەتی خۆی لە دەستدا ڕیکلام سەردەمی پێشتر زیاتر جێگەی متمانە بوو یا ئێستا زیاتر جێگەی باغ بوو لە پێشترا کە سیرمانەکریانی ئەوەنە وانە بۆکو بەم شەوەی ئێستا نەبوو ئێستا زۆر دوورە لە ڕاستی و بەس پێشتروانە بۆ ڕیکلامکردن کەمیش بوو بەس ینی ڕاستی بوو بەس ئێستاوانی بەدا تۆ ئەتەوێت ئەم هەموو گلەی و ڕەخنەیە دێ لە ڕیکلام ئەتەوێت ڕیکلام چۆن بێت بە شێوەیەک بێ ئەگەر ئەشیکەن یان با هەر نەیکەن یان کە ئەیکەن بە شێوەیەک بێت تۆ زێر ڕاستی تیا بێ واتە گلەی تۆ سەرەتا و کۆتاییە لەسەر خودی ڕاستی ڕیکلامەکانە گلەیت لە چ بوارێکی کەم و کوڕی ڕیکلامی ئەمە هەیە خۆی ئەگەر من گلەیم زۆر زۆرە لە ڕیکلام بەعام بەس ئەگەر من وەکو خۆم گلیم لەو کەناڵان هەیە کە ڕیکلام بۆ خواردن دەکەن بۆ خواردن دەکەن جار هەیە ڕیکلام بۆ خواردن کراوە ئەگەر چۆن باس کراوە وەکو بڵێ ئەرز و ئاسمانی فەرق بۆ وەکو کەناڵەکە باسی کردووە دوای کڕیمەوە بەکارم هێناوە یعنی هیچ بنەماشی خواردنەچی بوو کە کڕێت وەڵا زۆر شتەیە دەرمانی سروشتی هەبوو برنج و خواردن و ئەم شانە زۆر هەبوو بەدڵنیاویەکێک لەو ڕێگەزانەی کە باسی لێواکرێت لە ڕیکلامدا دەڵێ ڕیکلام هەندێک جار دەبێتە هۆی بێزارکردنی تاک بێزارکردنەکە لە چ کاتێکە دروست دەبێت لەو کاتانەیە کە ڕیکلامەکان بۆ فترەیەکی زەمەنی لەبەر چاو یا لەبەر بینی ئاستی بینین یان گوێی بەرگەکانە ئەمێنێتەوە بەڵام دەبینین ئەم ڕیکلامانە ماوەی زەمەنی خۆیان تێپەڕیوە ماوەی زەمانێکە من وەکو ڕیکلامکارێک بۆ نمونە ڕیکلامکارێکم دەمەوێت ڕیکلامێک بۆ شمەکێک یا بۆ شتێکی دیاریکراو بکەم فترەیەکی زەمنیە کاتێک کە ڕیکلامکار ڕیکلام بڵاو دەکاتەوە لە ڕێگەی یەکێک لە ئامرازەکانەوە عەقد هەیە گرێبەست هەیە ئەم گرێبەستە دیاریەکان ماوەی بڵاوکردنەوەی ڕیکلامەکە چەندی پێ ئەچێت بۆ چەندە دەمەوێت بڵاویکەم کاتێک کە من دەمەوێت جاریچکە ڕیکلامەکەم دووبارەکەمەوە پێویستم بە گۆڕانکاری هەیە ئەگەر تۆ کۆمپانیایەکە هەبێت کە ڕیکلام بکەیت چۆن ڕیکلامانە من ڕیکلام بۆ کاڵایەک دەکەم کە شایانی ڕیکلامکردن بێ بۆ نمونە من ڕیکلام بۆ برنجێکەکەم ئەو برنجە من خۆم پێشتر تاقی دەکەمەوە ئایا ئەو برنجە من شایانی ئەوەیە وەسفیکەم بۆ نمونە دەنگ درێژە ئەمەیە بۆندارە دەیکڕم ئەگەر بەکەڵک هات شانی ئەو بۆ ڕیکلامی بۆ بکەیت دەتوانی ڕیکلامی بۆ بکەیت بە شانازیشەوە من سبینێ بە بینەرەکانم دەڵێم ئەو ڕیکلامم بۆ فلانشت کردو ئەمە وایە بەڵام پێچەوانەکەیەوە هەڵێ دوو زۆر ڕیکلام لەوە ناو شاری سلێمانیا هەیە ڕیکلامێکەوە هی کۆمپانیەکانە کە لەسەر باڵەخانەکان دایانناوە هەندێک ڕیکلامیشی هاوڵاتیە کە بە شێوەیەکی بچۆنەڵی ئەشوایی دایناوە بەبێ بەرنامەدانراوە بە دیوارێکی ڕاگرەوە یاخود بەلافی ترێکەوە یا بە دیواری پاشی ئازادیوە یا بەداخۆسە زاهری کە ئەبینین کە هەنێک کەس ڕقم تەلەفۆنی خۆی لە هەنێ شوێنە نووسیوە و کارەکەی نووسیوە سەرۆکاتی شارەوانی سلێمانی ئێستا بەرنامی بۆ ئەمە داناوە ئاگاداریێکمان بڵاوکرێتەوە لە ڕۆژنامەکانە بۆ ماوەی سێ ڕۆژ بۆی هاوڵاتی ببینێ کە ئێمە تاکو نهایەتی سیوێکی 2012 داوامان لە هەوڵاتیان کردووەکەوە ئەو ڕیکلامانە لێ بکەنەوە کە لە شوێنەکانە هەڵیان واسیوە و ئەوانەی کەیانەیە ڕیکلام دانێن ئەبێ سەردانی سەرۆکاتی شارەوانی سلێمانی بکەن ئەمانەیە یاسایەک دانین کەوا ڕێخستنێ بۆ ئەم ڕیکلامانە بکەین ئەو شێوازە ناشرینی کەیەتی بە شاری سلێمانی بەرە و جوانتر بڕەوە ڕیکلەمەکانیش دیسان ئەو ڕیکلەمانەی قەتعان جارێکتر دابەژە بنەوە سەر و ڕیکلەمانەی بە بیناکانەوە هەڵواسراون لەگەڵ بینانەی لەگەڵ و ڕیکلەمانەی لە ناوڕاستی شەقامەکان دانراون ئایا ئەمانە شارەوانی مامەڵی لەگەڵاکەیان مامەڵە یاسایەکە لەکوێوە دەکرێت ئەوانەی کە لە ناوڕاستی شەقامەکاندان لە بردێکان ئەوە لە ڕێی شارەوانی و کۆمپانیایەکەکەوە گرێبەستی لەگەڵ سەرۆکاتی شارەوانی سلێمانیا هەیە
ئەوەی کە بێت ڕکلامی بکات واتە شتێک بۆ ئیشەکەی خۆی بڵاو بکاتەوە ئەتوان لە ڕێ ئەو کۆمپانیایەوە ئەوەی ڕکلام بۆ ئیشەکەی خۆیکە. ئایا تا چەندە لە هەرێمی کوردستان ڕیکلەمەکان پابەندن بە یاسا و ڕێساکانەوە یان لە سەرەتا و لە بنەڕەتدا یاسایەک هەیە لە هەرێمی کوردستان بۆ ڕێخستنی کاری ڕیکلامکردن؟ هەوڵێک درا کە گوایە یاسایەگەیان هەنگاوێک هەڵەندرێت بۆ ڕێخستنی کاری ڕکلامکردن و بڵاوکردنەوە و دانانی ڕکلامەکان لە شوێنە گشتیەکان. بەڵام ئەوەندەی ئەوەی من بینیم و ئەوەی من تێگەیشتم بریتی بوو لە کۆنتڕۆلکردنی شەقامەکان بۆ چەند کۆمپانیایەک و بڵاوکردنەوە ڕکلامەکان لەم شوێنەدا بەدەر لەوەی کە ئێمە بین یاسایەک دابڕێژین بۆ کاری ڕکلامکردن. ئێمە سەرەتای ڕیکلامە ئەگەر نەتوانین کولتوری متمانەی بە ڕیکلام واتە متمانە لای خەڵک دروستکەن کولتوری وەڵامدانەوەی واتە ببێ بە کولتور خەڵک لە دەماودەم نەچێت لە بازاڕەکان شت بکرێت بەهۆی ڕیکلامەوە بچێت لە بازاڕەکان شت بکرێت ئێمە لەم پرۆسەیە فەشەلێنین و ئێمە لەم پرۆسەیە سەرکەوتوو نابین. ئەویش بەچی ئەبێ لە سەرەتا ئێمە متمانە لای خەڵک دروستکەین. ئەگەر بێت و ئێمە زەرمەندیش بین کۆمپانیایەکی ڕیکلام دروستکردن ئەگەر قازانجیشی دەست نەکەوێ هەتا ماوەیەکی زۆر و بازرگانێکیش ئەگەر قازانجەکەی کەمتر دەستکەوێ و کەناڵێکی ڕاگەیاندنیش ئەگەر فلتەرێکی باشی هەبێت بۆ ئەوەی ڕیکلامەکان ڕیکلامێکی نادروستدا نەبەزێنێ لەم سەرەتاوە هەتاوەکو ڕیکلام بکەین بە کولتور لە ناو خەڵکا متمانە لای خەڵک دروستکەین ئێمە هەنگاوێکی باش ئەنێن لە داهاتووە ئێمە دەرەنجامی ئەو بەرهەمی ئەو ڕیکلامە بۆ بازرگانەکانمانەوە بۆ کەناڵەکانمانە گەڕێتەوە و واش ئەکەین کە خەڵکی متمانەیەک و بەرچاوڕوونیەکێنێ. چۆن ڕیکلامی خۆمان چارەسەر بکەین؟ ڕیکلامی خۆمان بە تەکیدی دەبێت وا چارەسەر بکرێت سەرەتا یاسایەکە بێت ئەو دەسەڵاتی ئەو کەناڵانە تهدید کا دیاریکە کە بۆیان نییە بە هیچ شێوەیەک ئەو شتانەی خراپن ڕیکلامی بۆ بکەن بەباش یانەوە تاکردیشان دەبێت داوای لێبوردن لە بینەرەکانی بکەن داوای لێبوردن لەو کەسانەکەن کە خوێندویانەتەوە ئەو ڕیکلامە وەک خۆی دەرنەچوو. ئەزیزانم جێگەی خۆی نییە بپرسین کە ئەمەی پێشنیارەی کاکە دەیکا و هەزاران کەسی تر دەیکات کە پێویستە ڕێکلام یاسا و ڕێسای بۆدانرێت. من بۆ نمونە شتێکتان بۆ جێڕمەوە وەختێ دەستم کرد بەم بەرنامەیە هاوڵاتیەک پەیوەندی پێوە کردم وتی ڕێکلام لە یەکێ لە خواردنەوە گازەکان کراوە لە ڕێکلەمەکەدا دەڵێ ئەگەر سێدانە جۆرە ئۆتۆمبیلێکی تیا بوو لە سەری خواردنە گازەکەیە ئەوە ئەو ئۆتۆمبیلەت بۆ دەرەچێت. دەڵێ منیش لە دوای ئەوەی خۆشببختانە سێدانێکیا بوو لە سەری خواردنەوە گازەکە لەگەڵ ماڵ و مناڵە جلی کوردیمان کردە بەرمان و خۆمان پێچاوە چین بۆ کۆمپانیاکە بۆ وەرگرتنی خەڵاتەکە کە ئۆتۆمبیلەکە. بەڵام ئەوەی جێگەی سەرنج بوو وتی ئۆتۆمبیلەکە ئۆتۆمبیلی ڕاستەقینە نەبوو بەڵکو ئۆتۆمبیلێکی مناڵانەی ئەمەیان داوەتە دەستمان دەڵێ ئەمە دیارەکەمانە. ئێمە لە تەلەڤیزۆنا بە شێوەیە پیشانمان ناوە کە لە گەورەچێ بۆ جێگەی سەرنجدان و بۆ ڕاکێشانی سەرنجی بینەر. بەڵام ئەمە ڕاکێشانی سەرنجە یان مبالەخەکردنێکی زیاد لە پێویست و لادانە لە یاسا و لە ئیتیکی ڕیکلام و کاری ڕاگەاندن کە ئەمە پێویستە هەم لایەنە بەرپرسەکان و پەیوەندیدارەکان ڕێکی بخەن بە یاسا و هەم دەستگاکانی ڕاگەاندن سەرنجی زیاتریان لەسەر ئەم بابەتانە بێت کە بڵاوەکەنەوە. لە ماوەی ڕابردوودا بەرنامەی شەندان پێشکەش کرا هیوادارین ڕیکلەمیش یان بانگەشەی بازرگانی وەک سەرجەم بوارەکانی تر بکەوێتە سەر ڕاستەڕێگای خۆی و سەرجەم
هاوڵاتیان و دامگەزگاکانی ڕاگەیان و کۆمپانیەکان پەیوەست بن بە یاسا و ڕێسا ئیتیکی و ئەخلاقیەکانی تایبەت بە ڕیکلام. ئێمە ئێوە تا بەرنامەی ئایندا ڕێز و خۆشەویستی ئامانجێبن ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەی شەن و ستافەکەی قبول فەرموون.